هاوشێوەی ڕێکەوتن نامەکەی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لایەنە ئیسلامیەکانی کوردستان بە باشی دەزانن لە نێوان خۆیاندا ڕێکەوتن نامەیە کە بێت ئەندامانی باڵای حیزبە ئیسلامیەکانیش ڕایدەگەێنن بوونی ڕێکەوتن نامەی سیاسی لە نێوان لایەنە ئیسلامیەکان پێویستە و لە ماوەی ڕابردوو چەندین جار قسە و باسی لەسەر کراوە. فشارێک هەیە لە جەماوەری ڕابوونی ئیسلامی لە کوردستان پێشتێکی زۆر ناتەندروستە ئەم هەموو ناونیشانانە پیان وایە نەکرد هەر بەرەی ئیسلامی وانە پیان وایە کە پێویستە هەمویان لەژێر یەک ناونیشاندا کۆ ببنەوە و ئەو ماڵجودایی و ئەو لێک دوورە پەرێزیە کۆتایی پێبێ. بەهۆی سەرکەوتی و پێشوازیکردنی حیزب و لایەنە سیاسیەکان یارێم و دانیشتوان یارێمی کوردستان لە ڕێکەوتن نامەکەی نێوان یەکێتی و گۆڕان ئیسلامیەکانی کوردستان دەیانەوێت ئەزمموی کاری هاوبەش لە نێوان خۆیاندا فراوان بکەن و لاپاڵ ڕێکەوتن نامەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان پرۆژەی چاکسازی پێشکەش بکەن. ئەکرێ ینی ئەکرێ هەموو ئیسلامیەکانیش هەروەکو چۆن ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لە هەوڵی ئەوەدان کە کاری هاوبەش بکەن و پرۆژەیان هەیە بۆ باشترکردنی ڕەوشی خەڵک و باشترکردنی دەسەڵات و حکومڕانی لە هەرێمی کوردستان دەکرێت لایەنە ئیسلامیەکانیش لە بیری ئەوەدا بن کە پرۆژەیەکی هاوبەشیان هەبێت بۆ خزمەتی خەڵک و گەل و نیشتیمان. بڕوای تەوامانەیە بۆی کە دەبێت ڕێزی ئیسلامیەکانی بخرێ و هەروە ئەو گوتارە ئیسلامیەکەی سەر لە کوردستاندا هەیە پێویستە لە چوارچێوە یەک فۆرمدا بێ و ئەگەر ئەو فۆرمە یەکگرتنی حیزبەکان بێ یا ئەگەر هاوپەیمانێکی سیاسی بێتن بۆ ئێمە لایەن خۆمانەوە ئامادەی تەوامانێ وەروە لەگەڵ هەردوو لایەنە ئیسلامی بە ڕێزەکەی دیکەش لەسەر هێڵین. لەگەڵ ئەوەی لە ڕابردوو بیر و بۆچوونی جیا کرا لەسەر ڕێکەوتن نامە سیاسیەکەی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان بەڵام ئێستا هەمووان پاڵپشتی پرۆژەکانیان دەکەن چونکە لە بەرژەوەندی گشتی هاوڵاتیانە و چارەسەری کێشە و قەیرانەکان دەکات. لارێمی کوردستانیش لەگەڵ ئەوەی ژمارەیەک حیزب و لایەنی ئیسلامی هەیە بەڵام تا ئێستا هەنگاوی جددیان نەناوە بۆ نزیک بوونەوە لەگەڵ یەک و کاری هاوبەشی سیاسی لارێمی کوردستان. قارەمەند جەوەر، کورسات نیوز، هەولێر.